خی گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست دکتۆر بەهرەم محمەد ساڵح لە نامەیەکدا بۆ پەرلەمانی عێراق ئامادەی خۆی بۆ دەستبەرداربوون لە پۆستەکەی دەردەبڕێت. ئامادەی دەربوونی سەرۆکۆماری عێراق کاردانەوەی فراکسیۆنەکانی بەدوای خۆی داهێنا و بەشێک لە فراکسیۆنەکان ڕەتی دەکەنەوە دەنگ بە دەست لە کارکێشانەوەی سەرۆکۆماری عێراق بدەن و داوا دەکەن کە لە پۆستەکەی بەردەوام بێت. بە میواندارێک لە بەڕێزان بێستون محەممەد ساڵح یاساناس، هەروە بڕوان شێخ ڕەوف نووسەر و چاودێری سیاسی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. سەرۆکۆماری عێراق لە نامەیەکدا بۆ پەرلەمانی عێراق ئامادەی خۆی بۆ دەست لە کارکێشانەوەی لا پۆستەکەی دەردەبڕێت. لە نامەکەی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق هاتووە چەندین نووسراوی جیا لەبارەی گەورەترین کوتلەی پەرلەمانی پێگەیشتووە بە ڕەچاوکردنی سەقامگیری وڵات و نەڕۆشتنی خوێن. ئەسعەد عیدانی کاندیدی هاوپەیمانی بینا بۆ پێکهێنانی حکومەت ڕاناسپێرێت. سەرۆکۆماری عێراق ئاماژە بەوەش دەکات کاندیدکردنی ئەسعەد عیدانی لەلایەن هاوپەیمانی بینا بە پێی دەقە دەستوریەکان نییە. بەو هۆیەوە ئامادەی بۆ دەست لە کارکێشانەوە لە پێگەی سەرۆکایەتی کۆمار لە بەردەم ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەردەبڕێت تا لەژێر ڕۆژنایی بەرپرسیارەتی خۆیاندا وەک نوێنەرانی گەل بڕیار لەسەر ئەوە بدەن کە بە گونجاوی دەزانن. نامەکەی سەرۆکۆماری عێراق گەیشتووەتە پەرلەمان و وا بڕیارە هەفتەی داهات و پەرلەمانی عێراق وەڵامی بداتەوە. لەم بارەیەوە تارق حەرب پسپۆڕی یاسایی عێراقی بە ئاژانسی هەواڵی عێراقی ڕایگەیاند نامەی دەست لە کارکێشانەوەکەی سەرۆکۆمار ناچێتە بواری جێبەجێکردنەوە تا 7 ڕۆژی بەسەردا تێنەپەڕێت. بەپێی قسەی حەرب دوای تێپەڕبوونی ئەو ماوەیە ئەگەر سەرۆکۆمار نامەی دەست لە کارکێشانەوەکەی نەکێشایەوە ئەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و بەهۆی نەبوونی جێگری سەرۆکۆمار سەرۆکی پەرلەمان بۆ ماوەی 1 مانگ و تا هەڵبژاردننی سەرۆکێکی دیکە جێگەکەی دەگرێتەوە. ئامادەی سەرۆکۆماری عێراق بۆ دەست لە کارکێشانەوە کاردانەوەی لایەنە عێراقیەکانی بەدوای خۆی داهێنا. ئەمجد عقابی لە فراکسیۆنی سائیرون لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند فراکسیۆنەکەیان پشتیوانی سەرۆکۆمار دەکات و دەست لە کارکێشانەوەی ڕەت دەکەنەوە لەبەرەوەی سەرۆکۆمار نوێنەراتی جەماوەر دەکات و کار بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان دەکات. هاوپەیمانی نەسریش بە سەرۆکاتی حەیدەر عەبادی دەست لە کارکێشانەوەی بەرهەم ساڵح ڕەت دەکاتەوە. لە ڕاگەاندراوێکدا هاوپەیمانی نەسر ڕایگەاند دەست لە کارکێشانەوەی سەرۆکۆمار ڕەت دەکەنەوە و داوای دەکەن دەست لە کارکێشانەوەی بکێشێتەوە و لەسەر بەرپرسیارەتە دەستوری و نیشتیمانیەکانی بەردەوام بێت. لە هەمان کاتیشدا فراکسیۆنی ڕەوتی حکمەی نیشتیمانی دەست لە کارکێشانەوەی بەرهەم ساڵح ڕەت دەکەنەوە. فراکسیۆنی ڕەوتی حکمە بە سەرۆکایەتی عەمار حەکیم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند پێویستە سەرۆکۆمار لە پۆستەکەی بمێنێتەوە و ڕۆڵی خۆی لە پاراستنی دەستور بگێڕێت و کاندیدێک بۆ پێکهێنانی حکومەت ڕاستپێرێت کە ڕەزامەندی شەقامی لەسەر بێت. بەرهەم ساڵح وەک کاندیدی یەکێتی لە دەی 2018 توانی لە ڕکابەرەکەی فواد حسێن کاندیدی پارتی بباتە و ببێتە سەرۆکۆماری عێراق. دوای مانەوەی بۆ ماوەی 1 ساڵ و 3 مانگیش لە پۆستەکەی بەهۆی ڕێک نەکەوتنی خۆپیشاندەران و لایەنەکان لە سەردیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیران ئامادەی دەست لە کارکێشانەوەی ئاراستەی پەرلەمان کردووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک بورهان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێزت بۆ نامەکەی سەرۆکۆمارچیە کە ئەمڕۆ ئاراستی پەرلەمانی کردووە باز لەوە دەکات کە ئامادەیە دەستبەرداری پۆستەکەی بێ و دەیخاتە بەردەم پەرلەمانتارن بۆی ئەوان بڕیاری لەسەر بەڵێ سەڵاو لە بینەرانی خۆشەویست سوپاس. بێگومان بارودۆخێک لە عێراقدا هاتوۆتە ئاراوە ئەوەیەکە ئەو ئاڵۆزی و پشێوانەی لە سێمانگی ڕابردوودا ئەوەیەکە لە عێراقدا گەرچی لە سەرەتاوە کۆمەڵەیەک ناڕەزای و خۆپیشاندان هەبوو بۆ چاکردنی باری گوزەرانی خەڵک بۆ بێکاری بۆ خزمەت گوزاری، بەڵام لە دواتردا ئەوەی کە کوشتنی لێکەوتەوە ئەوەی تا ئێستا نزیکەی سەروی 500 بۆ 600 کەس قوربانی لەو گیانیان بەخت کردووە، نزیکەی 20,000 کەس بریندار بوون، داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک گۆڕاوە متمانەیان بەم ئەحزاب و دەسەڵاتدارانەی ئێستای عێراق نەما لەبەر ئەو گەندەڵی و فەساد و تەجاوزاتە گەورانەی کە لەسەر ماڵی گشتی و لەسەر مافی هاوڵاتیان کراوە خوازیاری ئەوەن کەوا ئەم سیستەمە سیاسیە بگۆڕن، ئەوەی کەوا
عادل عەبدولمەهدییان لە مانگی ڕابردوودا ناچار کرد دەست لە کار بکێشێتەوە و ئێستاشکە ئەوان پێداگری دەکەن لەسەر داخوازیەکانی خۆیان و سەرڕایی ساردی بارودۆخی زستان دەبینین خەڵک لە مەیدانەکان و گۆڕەپانەکان داماوەتەوەی کە تەنسیقیەتەکان کە دایان ناوە کە بەردەوامن لەسەر خۆپیشاندانەکان و سەرڕای ئەو فشارە گەورەی کە لەلایەن میلیشیاتەکان و ئەحزابە تائیفیەکانەوە لە سەریانە چ کوشتنی چالاکوانەکان ڕفاندنیان هەڕەشەکردن لێیان ئاستەنگی زۆر لە بەردەمێنە فشاری گەورە بەڵام ئەوان ئامادە نین مەیدانەکان شۆ بکەن بێ ئەوەی دەست مافەکانیان بەدەست بهێنن ئەوەی ئەمڕۆ سەرۆک کۆمار کردی و ئەو نامەی کە داوێتی لە دوای ئەو فشارە زۆرانەی کە لە سەرەتی لەلایەن حیزبە تائیفیەکانەوە لەلایەن میلیشیا چەکدارەکانەوە لەلایەن وڵاتانی دراوسێەوە کە فشاری گەورەیان لەسەرەکەوە سەرۆک کۆمار یەکێک ئەو کاندیدانی کەوا ئەحزابە تائیفیەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا چ لە سوودانی چ لە قسەی سوهەیل ئەوەی ئێستا باسی دەکەن ئەسعەد عیدانی ئەمانە کە هەموو لەوان دەرەوەی ئەو مواسەفات و دانن کەوا خۆپیشاندەران دایانناوە بە حکومڕانی لە عێراقدا ئەوە بوو سەرۆک بەرهەم ساڵح ئەمڕۆ لە ئەو وتارەیدا کە باشە بەس ئەمە بڵین ڕاکردنە لە بەرپرسیارەتی یاخود جێبەجێکردنی خواستی خەڵکە ئەم نامەی سەرۆک کۆمار بۆ پەرلەمانی عێراق بڵێ کاردانەوەکان لەسەر نامەکەەوە دیارەوە گوێدانە بۆ خواستی خەڵک ئەوەی خەڵک دەخوازی ئەوەیەکەوە جارێکی تر دەسەڵات نەخرێتەوە دەست ئەو حیزبە تائیفیانەی ئەوانەی کە لە ماوەی ڕابردووداوەکو خۆیان دەڵێن مجەڕەب لای و جەڕەبەوانە کە تاقی کراونەتەوە لە 16 ساڵی ڕابردوودا بچیان بەسەر عێراقدا هێناوە لەبەرەوە نامەکەی دکتۆر بەرهەم ساڵح و خوشی لە نامەکەیدا ئاماژەی پێکردوواڵی ئەگەر دەسەڵات و پۆست بۆ خزمەتکردنی خەڵک نەبێ با نەبێەوە ئەو اختیارە و ئەو بژارە دەخاتە بەردەم پەرلەمانی عێراق و لێرەدا ڕاستێکی ترەیە حەزەکەم ئاماژەی پێ بدەم ئەوەیەکەوە ئەم کاربەدەستانە ئەم حیزبە تائیفیانەوە دیارە یان زمانی عەرەبی نازانیان گوێیان کە ڕووکاسە لە واقعی عێراق تێناگەن ئەوەی سەرڕای ئەوم هەموو قوربانیە سەرڕای ئەو تەزهیاتانە لەم ماوە درێژدا ئەوان خوازیاری ئەوەن کەوا گۆڕانکاریەک لەم سیستەمەدا بێ خەڵکی نوێ بێتە ئاراوە خۆ ئەگەر عادل عەبدولمەهدی ئەمانەی کە دوای ئەو کاندید کراون عەبدولمەهدی لەوانەیە لە هەمویان باشتر بێ مەسەلەی ئەشخاص نییە مەسەلەی سیستەمەکەیە مەسەلەی پێکاتی ئەم ئەحزابانەیە وابەستەیانە بە وڵاتانی دەرودراوسیەوە ئەوەیەکەوە خواست و ئیرادەی گەل لە بەرچاو ناگرن ئەجندای دەرەکی جێبەجێ دەکەن ئەم ئەحزابان ئەوەی لە خەیاڵی ئەوانانە خزمەتکردنی عێراق خزمەتکردنی پێکاتەکانی عێراقەکەین کاک بێسون جنابش بەخێر بێ سەبارەت ئەو نامەی کە ئەمڕۆ سەرۆک کۆمارە ئەسەی پەرلەمانی کردووە ینی بە نامەی دەست لە کار کێشانەوە هەژمار دەکرێت یاخود ینی ئەمە ئامادەی دەربڕینە بۆ دەست لە کار کێشانەوە زۆر سپاس لە ڕاستیە ئەو نامەی ئەمڕۆ کە سەرۆک کۆماری عێراق ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کردووە جەدەلی زۆر لە خۆگرێ بەوەی کەوا بە پێی مادەی 75 دەستوری عێراقی دەقەکەی جائزە کە سەرۆک کۆمار ئیستیقالەکەی بداتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی کەوا دەست لە کارکێشانەوەکەی قبوڵ بکرێ بەڵام ئەگەر بین ئێمە لە ڕووی قانونی و دەستوریەوە سیرکەین ئایا ئەم نامەی سەرۆک کۆمارە چێتە ئەوەی کەوا شروطی استیقالی تایە ئەگەر بگەڕینەوە بۆ قانونی ژمارە 24 ساڵی 1960 قانونی خدمەی مەدەنی لە مادەی 35 جا بەدە قاتووە ئەڵێ هەر فەرمانبەرێک لە هەر پلێشی دامودەستگای دەوڵەتی یابێت ئەگەر بیەوێ ئیستیقالە بکە لە وەزیفەکەی ئەبێ بە تەڵەبێکی واتە بە داوایەکی تەحریری بە دەسوخەت پێشکەشی ئەو جهەتە معنی بکە کە ئەو بەرپرسە لە ئیستیقالەکەی واتە لێکێ لە شروطی ئیستیقالە ئەبێ بە دەستوخەت بێ ئەگەر بگەڕینەوە بۆ ئیستیقالەکەی نابێ بە کۆمپیوتەر بنووسری نەخێر تایپ بکرێت ئێمە بە دەقی قانون لا اجتهاد فی مورد النص تۆ تا دەقی قانونی دەبێ ناچی بۆ شتی تر ئەگەر شروطی ئیستیقالەکەی عادل عەبدولمەهدی لە ڕووی دەستوریەوە هیچ مخالفەی دەستورە سەر لەبەری بە پێی مادەی 81 چونکە جهەی مختص بۆ ئیستیقالەکەی عادل عەبدولمەهدی مەجلیسی نواب نەبوو سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەبوو بەڵکو سەرۆک کۆمار بوو لەوێوە ئەو ڕەفعیەکات بۆ تەڵەبەکەی ئەو موافقەتی لەسەرکا بۆ ئەنجومەنی نوێنەران ئەگەر دیقەت لە ئیستیقالەکەی عادل عەبدولمەهدی بدەین
بە خەتی سوور بە دەسوخەتی سوور خۆی نووسی چونکە بۆ شروعی قانونی ئەبێتیان مۆجود بێ ئەوەی ئەمڕۆی سەرۆک کۆماری عێراق کردی لە ڕاستیدا من لە فەیسبوکەوە شتێکم نووسی زۆر کەس علامەتی استفهامم دانابوو بەڵام زۆر لە هاوڕێیان وایان ئەزانی ئاخۆ ئەمە ئیستیقالەیە پێ دوای من ناچێتە چوارچەوی ئیستیقالەوەی کە دەزەکات کێشانەوە ئامادەم ئەم استعدادم تایە ئیستیقالەکەم ئەخەمە ژێر تەسەڕوفی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە نهاتوە ئیستیقالە بنووسێ چونکە کە تۆ ئیستیقالە لە وەزیفەیەکەکەی بەپێی ئەو مودەیە کە بۆ دانراوە ئیستیقالەکەت کرد ئەڕۆی بەجێ ئێڵیت شوێن بەجێ ئێڵی ناگەڕیتەوە شوێنە تا مودەی قانونی خۆی ئەگەر لەو فترەیە موافقەتی ئیستیقالەکەیان کرد ئەوە اعتیبارەکەی بە مستەقیل و واز دێناوە خۆ ئەگەر لە شوێنی خۆت مایتەوە بە معلقی ئستعدادم تایە تحت تەسەڕفی خۆتان یا وەکو چۆنڵی ئیحایەکە بەوەی ئەگەر ئێوە ڕێک نەکەون لەسەر کاندیدی خۆتان کوتلێ ئەکبەر بەپی ئەو نووسراوانی کە ئاماژی پیاوە لە نامەکەی بۆ ئەنجومەنی نوێنەران سێ جۆر نامی پێگەیشتووە لە بەوەی کەوا چیە کوتلێ ئەکبەرە و مەجلیسی اتحادی با بڵێن محکمەی اتحادی یەکلای کردوەوە ئەمانە لەبەرەوە ئەمە ئاماژەیە بە یەکەمیان لە لاپەڕی یەکەمی نامەکەیە ئاماژەیە کە بە وتەی مەرجەعی باڵای شیعەکان لە دووەمیانە باز لەوەکە باز لە دەستورەکە بەپێی ئەو سەلاحەتی کە هەیەی لە مادەی 16 بەو اعتیبارەی کە سەرۆک کۆمار ڕەمزی یەکێتی نیشتیمان و سیادەی عێراق و وەحدەی عێراق و وەحدەی ئەرازی ئەپارێزێت و دیفاع لە سیادەیەکات ئەم وەکو چۆنەڵی ئیزعاجیان کردووە کوتلەکان ئەو خۆی ئێستا شەڕەکە چییە؟ شەڕەکە ئەوەیە لە بینی دوو جهتایە جهتێکیانەوێ ئەوانەی کە خۆیان ناوناوە کوتلەی ئەکبەر ئەیانەوێ مڕەشەحەکەی خۆیان کە ئەسعەد عێدانیە محافظی بەسرا بوو و وەکو مامۆستاش فەرمووی ئێستا ئەو مڕەشەحە ئەو بکرێتە ئەوە جێتی بەرامبەر ساحەکانی تەحریرەکەوە نزیکەی بۆ 3 مانگە چێ 800 شەهید و زیاد لە 5,000 معاوق و زیاد لە 25,000 بریندار کەوتۆتەوانێ و جۆرێک لە فەوزا و جۆرێک لە عەدەم استقرار و نەبوونی ئەمنیەت دروست بووە لەبەرەوە ئەوەی کە ئەمڕۆ سەرۆک کۆمار کردوێتی بەڵانسی ئەم دووش لایەنەی گەڕانوەتەوە بۆ گەلانی عێراق ئەڵێ ئەگەر گەلانی عێراق ئیرادەی ئەوانیتیانە بێ من ئامادە نیم خوێن بڕێژرێت وە مەسئولیەتی ئەوەش بگرم لەسەر مەسەلەوەی کەوا هەنێ لە پەرلەمانتارە شیعەکان و ئەواناڵێن ئەوانی کە کوتلەی ئەکبەرن جەماعەتی بینا ئەڵێن سەرۆک کۆمار حزب اليەمینی کردووە یاخود مخالفەی دەستوری کردووە یاخود خیانەی عوزمای کردووە دەستور ئەو حاڵەتانەی دیاری کردووە کە چۆن ئەو حاڵەتانت تەشکیلە بێ بۆ ئەوەی ئیقالەی سەرۆک کۆمار کاتێک بۆ نمونە دەتوانرێت متمانەی لێوەربگیرێتەوە لەو سێ حاڵەتە حزب اليەمینی کردبێ مخالفەی دەستوری کردبێ یاخود خیانەی عوزمای لە ئەمن و سیادەی عێراق کردبێ باش بەس ینی ئێستا ئەوەی کە ئەنی بەر لە کارکێشان و قبول ناکرێت چونکە سندی پسپۆر یاسایی قسەیان کردبوو کە باز دەکەن دوای 7 ڕۆژی تر یعنی ئەم بڵێن سەرۆک کۆمار بەس لە کارکێشاوە هەژمار دەکرێت ئەخبن وتم ئەگەر لە ڕووی قانونیەوە بڕۆین لە ڕووی قانون بڕۆین دقی مادەکەم پێوتی مادەی 35 قانونی ژمارە 24 ساڵی 1960 بەدەق ئەڵێ بێ بە تەحریری بەدەست بێت ئەوەی ئەمڕۆ کراوە شەرحێکی وەزعی عێراقا سەرۆک کۆمار خستوێتی بەرد ئەم ئەنجومەنی نوێنەران ئەڵێ من تحت تەسەڕوفی ئێوەم ئستعدادم تایە ئیستیقالە بکەم نەک خوێنی گەلانی عێراق بڕێژێ و فەرزی کەن بەسەرما خۆی کاکە ئەمە جەنبەیەکی سیاسی تایە لە ڕاستیە ئێستا شیعەکان خۆیان بوون بە دووبەرە ویلایەتی فەقێ و حەوزەی نەجەف ئەوانی ئێستا ئەیانەوێ جەماعەتی بینا ویلایەتی فەقین سەر بە ئێرانن بەسەراحەتەن ئەیانەوێ کوتلەی خۆیان فەرزکەن بەسەر ئیرادەی گەلانی عێراقا هەرچی حەوزەی نەجەفیشە لە مەرجەعی باڵای سیستانی و ئەمان سائیرون و حکمە ئەمان ئەمانیش ئەیانەوێ سیادەی عێراق بگەڕێتەوە بۆ ناو داخلی عێراق لەلاکەی تریشەوە ئەمریکا هەیە ئێستا ئەوان کە تەحلیل و تەفسیلی وەزعەکە و تەفسیری یەکەن ئەڵێن گوایە سەرۆک کۆمار بە بۆچوونی ئەوان ئەمە قسەی جەماعەتی بینایە ئەمە ئەیوێ بە قسەی ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە و بکاو کۆمەڵی ئاماژەیان نابگوایە جەماعەتی ئیسرائیل لە سلێمانی هەیە و نازانم مەکتەبیانێمانە ئەمە ململانی سیاسەیە
ئەنجا ئێستا کورد بەسەراحەتەن وەزعێک بووی دروست بووە خۆ ئەگەر ئەوان ململانەیەکەن کوردیش ململانەیەکەن. دواتر لەسەر ململانی کوردیش پرسیار لێکم سپاس دەکەم کەک بوران سەبارەت بەوەی کە یعنی ئەم هەموو ڕەتکردنەوەی ناو لە سەر و کۆمار لە پێناوی چییە بۆ نمونە پێ دوای لەژێر ئەوەیە کە فشاری خۆپیشاندەران بوو کە بۆ نمونە باسی محەممەد شیع سوودانی دەکرا باسی قوسەی سوێی دەکرا ئێستا باسی ئەسعەد عیدانی کە کوتلەی بینە کاندیدی ئەوانە ئەو ڕەتی کردوێتەوە ئامادە نییە ڕایسپێرت؟ بەڵێ بێگومان ئەوەی کە شەقام دەیخوازیەوە ئەوەی کە بێستونجیش باسی کرد مەسەن مادەی 76 دەستور کە بێ کوتلەی گەورە پەرلەمان دیاری بکاوە سەر و کۆمار تەکلیف بکاوە ئێستا ئەوان وەکو کە بێستون ئاماژەی پێکرد سەر و کۆمار بەوە تۆمەتبار دەکەن کەوا ئەو دەستوریشکان و کوتلەی گەورە تەکلیف ناکە بەڵام لە بەرامبەر ئەوەشدا مادەیەکی تر هەیە ئاڵێ مادەی 67 دەستور کە ئاڵێ سەر و کۆمارە بێ ڕەچاوی ئاسایشی گشتی ینی ئاسایشی کۆمەڵایەتی بکات ینی سلمی ئیجتیماعی بکات لە وڵاتانی هەنگاوێک نەنی ئەوانە بخاتە خەتەرەوە ئێستا لە کاتێکدا گەر سەر و کۆمار ینی بیانوکە ئەوەیە کە کاندیدی کوتلەی گەورە تەکلیفناک ئەوەیە ئەگەر ئەم عیدانی تەکلیف کە ئەسبینە ئەوە تا دەبین گۆڕەپانەکان هەموو سوون پێداگرن لەسەرەوەی ئەوان قایل نابن بەوە ئەمڕۆ کە ناوی عیدانی هێنراوە لە هەموو پارێزگاکانە خۆپیشاندەران بە تووڕەتر و ڕۆژانی بۆچی دژێ و کاندیدێشن بۆ نمونە ئەم کاندیدای کەەوە دەبینین تێوە گلاوە بە گەندەڵی چەندین گرتەی ڤیددیۆی هەیە لە هاوڵاتیان دەدا چەندین لە بەسترە حەکەم حافزی ئەوێ بووە دەرچووە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەندام وەکو ئەوەی کەرکووک وەکو ڕۆکارەکان جبووری کە دەرچووە بۆ ئەندامی ئەنجومەنی نوێنەراوەڵام ناچێت لە کەرکووک ماوەتە لەبەرەوەی ئیمتیازاتی زیاتر تەفەڕۆتکردنە بە سوڵتەوە مەجای یاریکردن و تەلاعوبکردن بە ماڵی گشتیە عقود و بەڵێن نامەکان لە بەردەستیانە محافزەکان سەلاحیەتیان زیاتر لە ئەندامی ئەنجومەنی نوێنەران لەبەرەوە ئەمیش لە بەسرە بە هەمان شێوکە ئەندامی ئەنجومەنی ناچێت مباشرە بکە و سوێن بخەبچێتە سەر وەزیفە تازەی کە خەڵک هەڵی بژاردووە لە بەسرە ماوەتەوە دەستی کە بەسرە هەمومان دەزانین پارێزگایەکی زۆر گرنگە لە سەدا 90 داهاتی عێراق لەوێ نەوتی عێراق لێوەڕوا لەگەڵ شەریکات و کۆمپانیا ئەجنەبیەکاندا بەرێککەوتنی هەیە ڕێگەی مینای ئەم قەسرەکە تاکە دەواازەی دەریایی عێراقلی و هەموو خۆراکوشتێ بەسرە زۆر موقعکیمە ئەو دەسەری بەسەری بەسەراگرتووە سەرۆکی بانقی ئیسلامی بۆ لە پێش ئیستا ژنەکەی لەوێ لە هەمان بانقەڵەن هەچی عقود و پەیوەندی و مەصرفی ئەمانە هەمووی تەحویلی ئەو بانقە دەکات هەموو شتی گومانی لەسەرە مەلەفی دۆسەی گەندەڵی گەورەی لەسەر ئەم کابرا ئێستا ئیهانەکردن و سوکایەتیکردنە بە خەڵکی عێراق خەڵکی هەموو کەسێک ئەو هەموو دۆسیە گەندەڵی لەسەر و کاندید بکرێت لە بارودۆخێکدا کە عێراق دەکوڵێت عێراق بێزار بوو عێراق بەسرە بە تایبەتی کە ئاوی خواردن نییە بیخواتەوە کارەبای نییە گەندەڵێکی وا بهێنێ لە دوای ئەوەی 600 کەس شەهید بووە دەیان هەزار کەس بریندار بووە بێ بکرێ بەسەر وەزیرەوەی کە ئێستا کەسایەتێکی نزیک لە مختەرا سەدر باسە و دەکەکەوان سێ کاندیدیانە بۆ ینی کە باز دەکەن کە پەستکراوی شەقام بۆچی ئەوان ینی تەکلیف ناکە مادەم لە بەرخۆشاندەران بڵێ بێگومان لەم کاتانەدا دەبێت تر کۆدەنگیەک دروست بێ لەلایەن شەقام ئەوەی کەوا مەرجعیەتی شیعەش زۆر بە توندی پشتیوانی دەکات دەڵێ بێ ڕەئی شارع و شەقامەکان و تەنسیقیاتەکان بە جددی وەربگیرێ بۆ دیاریکردنی کاندیدێکە خۆ کاندیدە بۆ هەمیشەی نییە بۆ ئەم فترە ئینتیقالیە کە بتوانێت حکوومەتێکی ئینتیقالی دروست بکرێ و دوایەوەتە قانونی هەڵبژاردننی تازە دەرکراوە بتوانن ئینتیخابات و هەڵبژاردننی پێشوەختە بکەن ئەوە تاکە حەلە بۆی عێراق لەم مەئەزەق گەورەی کە تێکچوو ئێمە هەمومان دەزانین هەڵبژاردننی 2010 چۆن بۆ نزیکەی لە هەندێک شوێن لە 120 کەمتری خەڵک بەشداری لە هەڵبژاردن ناکردووە لە شارێکی وەکەدا لە 130 کەمتر بەشداری هەڵبژاردننی کردومان هیچ شەرعیەتێکیان نییە کە ئێستا بوون خۆیان کردو بە نوێنەری خەڵکی عێراق و پێ لەسەر شەرعیەت بوونی خۆیان دادەگرن بۆ عنی ئەگەر دەبێت ڕێز لە ئیرادەی خەڵکی عێراق بگرن ڕێز لەو قوربانیانە بگرن کە لە سێمانی ڕابردووەدا گیانیان لەدەستداوە لە ئاست ئەو دۆسیانەدا بن کە ملکەتی ئەوانە بن کەوا خەڵک ئەوانەی ناوێ بێزار بۆ لیان ئەمانە گەندەڵی گەورەیان لەسەر باشە بەس سەر و کۆمارێنی بۆچی ناتوانێت کەسایەتێک ڕاستپێرێت کە مەسەلەن ڕێی شەقامی لەسەر بێ مادەمەوەی کە خۆی دەڵێت چەندین نووسراوی پێگەشتووە لەبارەی کوتلەی گەورەوە یەکلانە بۆتەوە بە تەواوەتی پەرلەمان بۆ یەکلان خۆی ناتوانێت کەسایەتێک ڕاستپێرێت بۆ نمونە ئەوەنی کەسایەتی شەقامی لەسەر بێ بۆ نمونە کەسایەتێکی ڕاستپێری خۆ بێ لە ئەنجومەنی نوێنەرانە دەنی هەبێ کوتلەکان و قەوارە و فراکسیۆنەکان بەڵام خۆی دەڵێت 176
پەرلەمانتار ینی نامەیان بۆ نردووە کە پشگیری دەکەن کەسێک کاڵبژێرێک کە خست ئەو مەسەلەن تایبەتمەندێنێتیدا بێت کە شەقام لەگەڵیەتی فراکسیۆنەکەی مقتەدا سەدر و سایرون ئەوانە بە ئاشکرا ڕایان گەیاندووە کە ئەوان فراکسیۆنی گەورە بوون لە هەڵبژاردننی 2010 داوتێن ئێمە لەو مافەی خۆمان خۆش دەبین ئەوە دەدەین بۆ شەعب و بۆ مەرجەعیەت و بۆ شەقامەکان با کاندیدی خۆیان هەڵبژێرن ئێستا مالیکی و ئەمەی کە ناوی ناوە بینا و ئەوانەی کەوا میلیشیاتەکانی سەر بە ئێران پشتیوانیان دەکەن ئەوانە تا ئێستاەوە تا کاندید بە دوای کاندید ئەم ڕەفز دەکرێتێتر لەوانی خۆیان دێنەوە دەکری ئەوانیش بگەن بە قەناعەتێکەوە ئیتر ئەمە کۆتایی پێ هاتۆ دەبێت تێبگەن لە شەقامی عێراق شعبی عێراق بخوێنەوە تاوکو کاک بێسموتی سەر و کۆمار لێوان هاوکێشەی ملولانی ئێران و ئەمریکا لە کام بەرێدەیە بەڵێەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا بە ئاشکرا نەیان شادۆتەوە هەموو زۆرێک لە ڕۆژنامەکانی سەر بە ئێران و ئەم ئەحزابە تائیفیانی سەر بە ئێران جەماعەتی قەیس خەزعەلی هادی ئەمدێمانە بە توندی هێرشیان کردو سەر و کۆمار وەڵێن ئەجنەدا و بەرنامەی میحوەری سەهیۆنی ئەمریکی جێبەجێ دەکا و دژ بە بەرەی ممانعە و مقاومەیە کە خۆیان بەنوێنەری ئەو بەرەیە دەزان و ئەم جەدەل و ئەم بەریەکەوتنەش هاتووەتە ئاراوە ئەمە لە ڕۆژەکانی داهاتوودا بێتتر کۆتایی بەم جەدەلە بهێنرێەوە ئەو فراکسیۆنانیشی کە ناڕازین ڕازی بن لەسەرەوەی کەوا کاندیدێکی تەسویر پاس دەکەم کاک بێسم دواتە دێنین سەر کورد چۆن ماوەڵە بکە ئەوەی کە بەڕێزوتە بەس لەسەر مەسلەی کە هەندێک فراکسیۆن ئەمڕۆ داوایان کردو کە لە پۆستەکەی بمێنێتەوە یعنی ئێستا دەرفەتیەوەیە کە سەر و کۆمار لە پۆستەکەی بمێنێت و یاخۆ مادە 76 ئەگەر بەرگەکانی بۆمان بخوێنیتوێنی چی لە خۆ دەگرێت سەبارەت بە 75 ببوورە سەبارەت بە زەکای کێشانی سەر و کۆمار ئەگەر دەست دەکار پێشێتەوە چۆنە کێ شوێنی دەگرێتەوە بڵین خۆی مادەی 75 چوار فقرەیە فقرەی یەکەم ئەڵێ بۆ سەر و کۆمار هەیە کەوا ئیستیقالە بکە ئیستیقالەکەی بە تەڵەبێک تەحریری بیاتە ئەنجومەنی نوێنەران لە ڕۆژی تەسلیمەوە لە نافزە بێ لە دوای 7 ڕۆژ فقرەی دووەم ئەڵێ ئەگەر ئیستیقالەکەی قبول کرا ئەوە جێگری سەر و کۆمار ئەچێتە شوێنی لە ماوەی 3 ڕۆژە سەر و کۆماری کەسێکی تر هەڵبژێرێ بۆ لە ڕێگەی ئەنجومەنی نوێنەرەوە کەسێکی تر دیاریەکرێ بەڵام لەبەرەوەی ئێستا جێگر نییە جێگری سەر و کۆمار نییە ئەوە خەتەرەکە لێرایە ئەوانی کە ئەمڕۆ دەنگیان بەرز کردەوە لە پاش ئەو نامەی سەر و کۆمار جەماعەتی سائرون و با بڵێن مقتەدا سەدر و حکمە و مەجموعەیەکی تر و شارعیش لەگەڵ یانە کەواڵێ ئەبێ هەمومان پشتی سەر کۆمار بین لە شوێنەکەی بمێنێتەوە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەلبوسیەتە ئەگەر ئێستا گە دەزەکار پێشێتەوە ئەگەر موافقەت بکرێ ترسەکە چییە؟ ترسەکە ئەوەیە ئەمان کوتلەی ئەکبەر جەماعەتی بینایە هەلبوسیش لە جەماعەتی بینایە ترسی ئەوانەیە ئەم عیدانیە لەم فترەیە استیغلالی ئەم وەزعە بکرێ ئەمەش دوو بۆچوونیەیە بۆچوونێکی قانونیە ئەوە لە ساڵحیانە بۆچوونێکی سیاسیشە گەمە سیاسی ململانێکە ئەمەیە ترسی ئەویان هەیە کەوا ئەم ڕەشەحەی ئەمان بڕوات و تەکلیفی لێ بکرێتەوە حەقیبەی وزارەکەی تشکیل بکات و بەرنامەکەی لە ماوەی 3 ڕۆژە تەقدیمی ئەنجومەنی نوێنەران کە بۆ ئەوەی ئەمە نەبێ یەکسەر مقتەدا سەدر لە ماوەی 10 دقیقە دوای نامەکەی سەر کۆمار ئەڵێ ئێمە سێ بەربژێرمانەیە یەکێکیان حاکمێکە یەکیان ڕەحیم عەگێلی یەکیان لەگەڵ مستەفا کازمیایە ئەوانیش لەلایەن عەدا دوانیان نەبێ عەگێلی و لەگەڵ فایق شێخا کە شەقام هەنێک لە شەقام پێیان باشە بۆ ئەوەش این نابێ مەبەستەکە لێرە چییە؟ ترسەکە چییە لێرە؟ عملیەکە لێرەوە دەست پێەکە خۆیان ئەیانەوە دوو حاڵەدەیە جا بیریشم نەچێتەوە هەر لە پاژەمە بۆچوونێکی تر تەشکیل بوو وتی ئێستا هەر لە ئەوەڵیشەوە ئەم بۆچوونار هەیە ئەڵێن با عادل عەبدولمادی و حکوومەتەکەی بمێنێتەوە بەڵام بە 3 مەرجی یەکەم بۆ ماوەی ساڵێک بێ مەرجی دووەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق قانونێکی بۆ دەربکە کە لە ساڵەکە تێنەپەڕێت مەرجی سێم ئەڵێ واجباتی ڕۆژانەی خۆی فقط ببرێتە سەر لەگەڵیشیە هەوڵ با بۆ ئەوەی ڕۆژە دیاری بکە بۆ هەڵبژاردننی پێشوەختە زۆرێک لە ئەحزابە حتا حزبی کوردیش و سنووش و شیعانە لە شیعەکانیش ئەمەیان پێ باشترە چونکە بەدەلالەتی چی ئەڵێن ئێمە هەر کەسێک گەیەنین شارع ڕەفزیەکە لەبەرەوە ئێمە لە دەوامەیەکایە لە عێراقیشی ئاواشە کەسایەتی و شخصیەتێکی بەهێز و پاڵپشتێکی بەهێزی نەبێ هەرگیز ناتوانێت ئەوەی کە شەقامەیەوێت بیباتە سەر لەبەرەوە بەس ئێستا بە دیاریکراوی ینی سەر و کۆمار
چی بە سەردەیانی ئەگەر بۆ نمونە پێویستی بەوێ پەرلەمان پەسەندی کە ئەگەر پەسەندی نەکە لە ماوەی 7 ڕۆژدایانی بەدەستگا کێشانەوە هەژمار دەکرێت و نامەیە ئەگەر سەحبی نەکە ئەچێت ئەبێت بە قسە لەسەرەوەی سانێک پسپۆڕ یاسای دەستوری دەڵان ناتوانێت بیشی کێشێتەوە نامەکە هەنیەوە هەیە نەتوانێت سەحبی کاتەوە خۆی ئەخ من لە ئەوڵەوە من بەدەقی قانونی ئەڕم باش من وتم مادەی 35 لە قانونی ژمارە 24 ساڵ 1960 قانونی خدمەی مەدەنی نەسن ئەڵێ دەستوری شاوایە لە مادەی 75ەکە فەقەرە یەک ئەڵێ تەحریری واتە دەستنووس تەحریری کۆمپیوتەر و تابعە نییە چونکە ئەو کاتی کە ئەمە تۆ بە تەحریری شتێک ئەنووسی ئیستیقالەکەی یعنی بۆ ئەم شتە بەندە بە اعتیباریە بۆ کەسەکە خۆی ئەڵێ من ئەم شوێنەم ناوێ ئێستا ئەگەر کێشەکە لێت چیە جا من ئەوە ئێوارە پرسیارێکمان ئاراستی کەسێکی مختصی دەستوری کرد خۆم گومانم هەبوو لە مەوزوعەکە ئایا هەلبوسی ئەتوانێت لە هەمان کاتە هەم جێگرەوە بێ هەم سەرۆکیش بێ هەم خۆی تەڵەبکەوە هەم خۆشی موافقەت بکات بۆ کوتلەی ئەکبەرکەوە مڕەشەحەکەی بڕوە کۆمار نەمێنی بەڵێ بەپێی دەستورەکە حلول واتە جێگرەوەی سەرۆک کۆمارە بێ ئەتوانێت بیکە هەنێکشیانەڵێن نا مادام سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆی هەیە بە تەصریفی یومی تەصریفی ئەعمال بێ ئەمیش بە هەمان شێوە فقط تەصریفی ئەعمالی یومی ئەنجومەنی نوێنەرانەکە بەڵام ڕێی ڕاجح چییە ئەتوانێت بیکات یعنی خەتەرەکە لێرایە ئەمە بکات سەدامێک دروست دەبێ لە ئاخر شتیشە مەرجەعی ئەعلا شیعەکان ئەڵێ خوتبەی بەیانی هەینی هیچ جۆرێک شتی سیاسەتی تیان نییە ئەمە ئاماژەیە بەوەی کە ئەبێ موایعەی وەزعەکە بکەن و من پێشم وایە عادل عەبدولمادی ئەگەڕێتەوە سەر وەزعەکەی خۆی هەر بەردەوام دەبێت دکتۆر بەرهەمی شەر بەردەوام هەر بەردەوامە بێت چکە زای بۆچی پەرلەمان تۆ ئەگەر حەلی چارەسەری جەزری دەوێ ئەبێ حەلی پەرلەمان بکەی پەرلەمان ئامادە نیە حەلی خۆی بکات خۆی هەڵبۆشێنێت نەخێر ئامادە نییە خۆ بە پێی مادەی 64ەکە ئەبوایە ئەوە بکرایە بەڵام نایکەن سەحبی ئیستیقا بکرێت و حەلی پەرلەمان بکرێت و هەڵبژاردننی پێشوەخت بکرێت دوای لەسەرەوە پرسیار دەکەین بۆچی نیانە خۆیان هەڵبۆشێن و کاک بوران سەبارەت بە کورد یعنی ئەم هاوکێشەی کە پێشترینی باز لەو دەکە کورد ئەندێکیان پێیان وە دەبێت مەسەل نێوان لایەنە سیاسەکان و خۆپیشاندەران سیاسەتێکی هاوسەنگ کە پەیڕەوکرێ وەکو کورد نوێنەرانی کورد لە بەغداد یەکیان پێیان وابوو دەبێت لایەنگری خۆپیشاندەران بکە ئەمە وەسی سەرۆک کۆمار لە بەرژەوەندی کووردە لە داهاتووی بڵین ئەو پۆستانی کە کورد یاخۆ ئەو سەرۆک وەزیرانی نوێی کە دەست بەکار دەبێت ئەگەر دەست بەکاری بڵین بەڵێ بێگومان هەڵوێستەکەی سەرۆک کۆمار لە بەرژەوەندی شەقامەوە ئەمڕۆ ڕێی گەورەی لە بەرژەوەندی وەکو کورد وەکو کورد ینی بێگومان گەر ڕێی شەقام ڕابکێشێ سەرۆک کۆمار و تەمسیلی کوردەکە و لە بەشی کووردە لە بەغدا سەرۆک کۆمار بێگومان نەمە عەتف و سۆزێک لەلایەن شەقامی عێراقیەوە بەرامبەر بە پێگەی کوردیش لە عێراقدا بەقووەتر دەکاوە هەرەوەی لە ئێوارەوە چ ڕێیەکانی موقتەدا سەدر چ ئوسامە نجێفی کە سەرۆکێکی کێ لە کوتلەی ئینقاذی وەتەنی شیعەکان سونەکانە ببوورە ڕێی توندیان داوەوە ئەمە مووقفێکی زۆر مشەڕەف و زۆر بەرز ئەم هەڵوێستەی سەرۆک کۆماریان نرخانەوە هەر ئێستا من بخۆم متابعی ئیخبارەکان مەکرد لە ساحەکانی کەربەلا لە بەغا خەڵک پەیوەست بە پەیوەندیەکانی هەرێم و بەغداش دەدات و چونکە وەکو کاک بێسون وتی ئەگە بۆ نمونەگەر کاندیدی بینا بۆ نمونە جارێکی تر محەممەد حەلووسی سەرۆکی پەرلەمان و ئەوان ڕاستپێرێنی تەسیری نابێت لەسەر ینی پەیوەندەکانی هەرێم و بەغداش بێگومان پەیوەندی دەبێ بەڵام بەسمەوە هەڵوەستەکەی سەرۆک کۆمار ینی ڕنگدانەوەی نابێت لەسەر ئەم پەیوەندیانە بڵێ بێگومان تا ئێستا حالیان ڕنگدانەوەی بووە جۆرێک تەنانەت حەلبوسیش کە لەگەڵ ئەوانەیە ئەوش سەرۆک کۆماری تیهامەکە ئەڵێ بەوەیکەوە معادلەی سیاسی تێکداوە لە عێراق سەرۆک کۆمار بەوە تاوانبارەکە کە ئەوان بە پاکێجی ئەو حکوومەت و پەرلەمان و سەرۆک کۆماریان پێگەنا بەڵام ئێستا ئەو لەگەڵ ئەو تەیار و ڕەوتەی ئەوانە نییە کە ئێستا دەبین حەلبوسی و لەکەی خەمیس حەنجەرمان لەگەڵ مالیکی ئەوانە تەنسیقیان کردو هێزی گەورەی ئەم هێزی بنا هەممان دەزانین نووری مالیکی سەرۆک وەزیرانی پێشووە کە لە پشتی ئەم هێزانەوەیەوە ئەوەیەکەوە ئەم کاندیدانە زوو دەگۆڕێ و دەیە جارێکی تر لە پشت پەردەوە ڕووداوەکانی عێراق دەستخۆی کردە سەردەمی ئەودا بەشی زۆری عێراق بەرد هێرشی داعش کەوت و نزیکەی لە ساچلی عێراقیان داگیر کرد. سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەرەمەوە لای بەڕێست بەڵە بینەرانی بەڕێست ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە
کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، کتێبی مەککەی پیرۆز، کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم، کتێبی گەورەی هەردوو حەرەم، شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە، هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێت تەموو چێژی برنجیمانیا یەکتری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە. برنجی 11-21 هندی و 11-21 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆ بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی ڕستکەک بورهام کرێم وڵای برز سەبارەت بە ئەوەی کە دوای بەردەوامی خۆپیشاندانەکان بڵین سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەست لە کار کێشاتەوە ئەگەر سەرۆک کۆماریش دەست لە کار کشتەوە دۆخەکە ینی ئارام دەبێت تۆ یاخود
باردۆخەکە زیاتر خوڵ دەبێتەوە. بەڵێ بێگومان کێشە ململانەکان قوڵتر دەبێتەوە عێراق زیاتر لە بۆشایی یاسایی و دەستوریدا دەخولێتەوە ئەوە ئەگەر لەو ئەوەش بێتە ئاراوەکوی کاک بێستون ئاماژەی پێێت کە سەرۆکی پەرلەمان ئەو کاتە جێگەی سەرۆک کۆماریش بگرێتەوە ئەوش ئێستا دیارە تیجاهاتەکانی بەرە و کوێەوە زیاتر ئەوانش لەوانەیە ئەوەی ئەو کاندیدانەی کە کوتلەی بینا تەقدیم ئەوان یەکسەر تەکلیفی بکەن و کابینەیەکی تر پێک بێنن بەڵام خاڵە گرنگەکە لێرەدایە ئایا بە پێکێنانی کابینەیەکی تر لەو شخصیاتانەی کەوا کوتلەی بینا کاندیدیان دەکات بۆ پێکێنانی حکومت بارودۆخی عێراق ئارام دەبێتەوە خەڵک قامەکان چۆڵ دەگا و دەگەڕێتەوە بۆ ماڵەوە کۆتایی بە کێشەکانی عێراقیە نەخێر ئەمە کێشەکەیە گەورەیە لە عێراقدا و ئەمە هێناوەتە ئاراوە ئەمەیە کە عادل عەبدولمەهدی ناچار کردو دەست لە کار بکێشێتەوە لە کاتێکە عادل عەبدولمەهدی ساڵی حکومڕانی کردبوو عادل عەبدولمەهدیش خۆ کەسێکی بێلایەن بوو بەشداری لە ئینتیخاباتان نەکردبوو وەکو حەلی وەسەط و کاندیدی تەسویە هێنابیانە ئاراوە بۆ عێراق بەڵام کە ئەم کوتلە و ئەم فراکسیۆنانە دەستیان بەستووە لە پەرلەماندا بواری نەدا هیچ ئیسلاحات و چاکسازیە بکاتەوە هەمووی بەسەر ئەوە شکایەوە ئێستا ئەگەر بێت و لەم کوتلەی بینا و ئەوانەی کە کوتلەی بینا کاندیدیانەکە بێنە پێشەوە بێگومان کێشە و ململانەکانی عێراق قوشترە بێ خوێن ڕشتن زیاتر بێ دەوانەیە بەرە و حربی ئەهلی و بەریەکەوتن بڕوان شەڕی بە شیعە لە پارێزەکانی ناو عێراقدا دروست بێەوەی کە ئێستا مقتەدا سەدر و جەماعەتەکەی ئەوان دژ بەمانەوەی کەوا بە نفوزی ئێرانی و عێراق و مەرجعیەتی نەجەف و مەرجعیەتی قوم لە عێراق خاسەری هەڵدا ئەمان بەیانەی خواستی عێراقی بسەپێن. سپاس دەکەم کاک بێسم گەرم وڵای بەڕێز کاردانەوەی زۆر هەبوو لە ئاستی مەسەلەن لایەنە سیاسیەکانی عێراق و فراکسیۆنەکان بەشێکیان مەسەلەن پیشوانی سەرۆک کۆمارە بەشێکیان دژایەتی دەکەن بۆ نمە تەحالفی بینە بازەوەکە کە سەرۆک کۆمار دەستوری پێشێل کردووە دەتوانن لە پەرلەمان لێپرسینەوەی لەگەڵا بکەن بڵێ ئەخر تۆ ئەگەر لە ئۆکتۆبرەوە لە ڕۆژی استقالەکەی عادل عەبدولمەهدیەوە ئێمە بێ بگەڕێنەوە بۆ ئەوە ما مبني على الباطل فهو باطل اصلا مخالفه دستوري لعادل عەبدولمەهدیەوە دەستی پێ کردووە يعني کەواتە هەر ئیجراءاتی لەسەر ئەم وەزعە دروست ببێ لە ڕووی دەستورەوە هەمووی باطڵە چونکە هیچی بە پێی تەوقیتاتی دەستوری و بە پێی ئەوەی کە دەستور دیاری کردووە چۆن شتەکان هەڵەبژێرێ هیچی نەکراوە لەبەرەوە ئێستا تەحالفی بینا ئاخر شدەوە تا بەیانێکی دەرکردووە ئەڵێ ئەنجومەنی نوێنەران لەبەرەوەی سەرۆک کۆمار حەنسی بلیەمین و خەرقی دەستوری کردووە بەڵێ ئەبێ ئیجراءاتی لەگەڵ بکرێت و استقالەکەی قبوڵ بکرێ یعنی ئەمەش بۆ خۆی کێشەیەکی ترە بەڵام لەبیرمان نەچێ ئێستا کوتلەی ئەکبەر کوتلەی شەعبە یعنی ناکرێت تۆ وەکو لە سەرەتاوتم 800 گەنجی عێراقی شەهید بووە ڕۆژانە اختطاف هەیە کوشتن هەیە 5,000 معاوەقەیە 25,000 برینارەیە هەموو نەسیجی کۆمەڵایەتی عێراقی تێک چووە مکەونات تێک چووە لەبەر ئەوە ئەمە کاریشی هەروە ئاسان نییە لەلایەکەوە سەروەزیران نەمابێ ئەوەش سەرکۆماریش بەو دەردە ببرێ کەواتە ئەمە وەکو کاکبوران فەرمووی ئەبێ بە ئیقتیتاری داخلی شەڕی لوبنان ئەوە نزیکەی 30 ساڵی خەیان ئەمان گەڕێنەوە بۆ ئەو بارودۆخە لەبەر ئەومە جەنگ بە وەکالەتە شەڕی ئەمریکا و ئێرانە لە ساحی عێراقیە لەبەر ئەوەی کە ئێستا بوون بە دوو بەشەوە کوتلەکان بوون بە دوو بەشەوە بەشێکی سەر بە ئێرانە بەشێکی بەخێر و باشی لەگەڵ ئەمریکا باش بەس دەتوانن لە پرسیۆن سەرۆک کۆمار بکەن چونکەوان پێشتر ئیدعایەوەیان دەکرد کە خاوەنی 153 کورسی پەرلەمانی عێراقن پەیمانی بینە یاخود ئەگەر سەرۆک کۆمار بوون نزد کارکێشانەوەکەی قبوڵ بکرێ چۆن سەرۆک کۆمارێکی نوێ دادەنرێت ئیجراءاتی لابردنی سەرکۆمار هەروە ئاسان نییە ئەبێ تەڵەب بکرێت بە تەفسیری ئەو هەڵوێستەی کە بەرهەم ساڵح کردوێتی ئایا ئەو سوێنەکەی ئەو سوێنەی کە خواردوەتی لە مادەی 50 ئایا مخالفەی ئەو سوێنەیە ئایا بە پێی مادەی 67 مخالفەی دەقی مادەی 67 کە هەموو شتێکی یعنی حامی دەستورە سەرۆک کۆمار سەلاحیەتەکانی ئەو نەموویمە حامی دەستورە وەحدەی ئەراضی و مکەونات و سیادە و سلمی ئیجتیماعی و هەموو ئەمانە لەژێر دەسەڵاتی ئەوەیە لە هەمووی ئەوەی یعنی بەڕاستی سەلامەتی سیادەی عێراقیە پارێزی ئێستا چونکە ئەگەر ئەوە نەکەین ئێمە ئێستا ئێمە عێراق گەڕێتەوە بۆ بەندەکانی 7 و 6 کە ئەمەش بۆ خۆی سلم و ئەمنی نێودەوڵەتی ئەکەوێتە خەتەرەوە ئەو کاتە ئەچینەوە ژێر حەسار و ژێر عقوباتی اقتصادی لەبەرەوە ئەمەش بۆ خۆی خەتەرێکی ترە باش بەس ینی ئێستا گەر باز لە دەکرێت دانانی سەرۆک کۆماری هەڵبژانی سەرۆک کۆمار
پێویستی مەسەلەن بەدوو لە سەرسی ئەندامانیان جوێن وێرانە بۆیان هەڵە ناکرێت. نەبم باز لە دەکاتە 290 ئەندام لە کۆی 320 ینی قورس نییەم ڕێژێ بەڵێ قورسە ناشکرێت یعنی تەسەور مەکە بڕوا بکە یعنی ئەگەر ئەوە بکەن ئەوە مردنێکی هێواشە ئینتیحارێکی هێواشە کە تەحالوفی بینا و ئەحزابی شیعی و هەندێک لە ئەحزابی تر لەگەڵیانە ئەکەن. باش ئەی سپارت بە کورت یعنی ویست باسی مامەڵی کورت بکەیت کاردانەوەی زۆرمان بینی مەسەرەن لە هەندێکیان باز دەکەن پێویستە سەر و کۆمار لێ بچێن دەستوری لەگەڵک پێیانێکیان دەڵێن لەگەڵ شەقامەوە پێویستە پشتگیری لێ بکەی لایەنە کوردەکان هیچ کاردانەوەیەک نەبوو مەوسم فراکسیۆنە کوردەکانە کورد دەبێت چۆن ململانەی بکە لەم بارودۆخە بڵام ئەزای چۆنە خۆی ئێستا شەڕی کورد نییە یعنی بەڕاستی ئێستا تۆ پێرێ قانون انتخاباتی مەجلیسی نواب بەڵژێر تەسویتی پێدرا زۆرە گوتیان زێری کوردن بەعکسەوە هیچ زێری کورد نییە چونکە هیچ لە مەقعدەکانی کورد نەگۆڕ بەڵام لە ناوچە جێناوەکان بەعکسەوە ئەوەی کە زێرەکە کەمینەکان زێرەکەن مستەقیلین زێرەکە حیزبە بچووکەکانی زێرەکە حزبە گەورەکان بێدەنگ بوون قازانجیانە باش لەبەرەوە بۆ خۆیان نەزانن چیەکەن یعنی شتێ ناکەن کە لە ڕاستی ئەم کێشەیە ئەگەر ئەمانیانوێت حەلی جەزری بۆ مۆزعب دۆزنەوانێ باش هیچ مشکلەمە ئێمە مشکلەمان لەسەر وەزیرانە نییە چونکە مەطالبی خەڵک زۆر لەوە گەورەترە انتخاباتی پێشوەختی هەوێت انتخاباتی پێش کاتێک دەکرێت بۆ انتخاباتی پێشوەخت ئەبێ ئەو ئێستا قانونی مفەوەزەتی عولیا ئەندامەکانی هەمووی تەشکیل بوو ئەوە قانون انتخابات نیوە بە نیوە یعنی باشە و باشیش نییە لە بەعزە شتێکە ئەوەش بوو لە هەمووی گرنگتر تەنفیزکردنی قانونی ئەحزابە یعنی تا میلیشیا و تا مەسادیری غێر مەرئی ئەم حزبانە بزانین لەکوێ تەمویلی ئەم هەموو میلیشیا و ئەم هەموو دەنگ و کڕین و مالی سیاسی پارەی سیاسی ماڵی گشتی بەکارهێنن بۆ خۆیان زیمەمی نفوسی پێ ئەکڕن خەڵکی پێ ئەکڕن یعنی ئەوانەی کەماونەتەوە ئێستا حزبە گەورەکان بۆ پێیان خۆشە ئەم شتە لەبەرەوە تا قانونی ئەحزاب نەچێتە واری جێبەجێ خاڵێکی گرنگی تێ کە مەسەلەن بۆ یاسای پارتی سیاسەکانی عێراق چارەسەر بێگەر جێبەجێ بکرێ بۆ دۆخە یەکەم ئەبێ میلیشیا نەمێنێ دووەم ئەبێ سەرچاوی داهاتی حزبەکان هەموو جەرد بکرێ کۆمەڵشتی زۆر زێتە نابێت تجارەت بکات نابێت کۆمپانیایی هەبێ نابێ مەشاریعی ناوی بەرپرسی ئەمنی عسکەری لە ناو حزبەکەی هەبێ هەموو ئەمانە هەموو ئەو 200 قسوور حزب عێراقی کایانە بە کورد و شیعە و سونەوە زۆرینەیان نەکەوێت نەبەرباس و لێکۆڵینەوە لەبەرەوە مەطالبی شەقامەڵێ ئەوانەی لە 2023 تا ئێستا هاتوون نابێت سپاسم کەک بورهان پێدوایانی ئەی کورد لایەنە کوردەکان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسی سەر و کۆمار بکەن کە ئامادەی دەست لە کارکێشانەوەی دەربڕێوە بڵێ بێگومان بارودۆخێک هاتوتە ئارەوە ئەوە دەخوازێ لە کوردی عنی سەر و کۆمار دەبێ هەڵوەستە خۆ ناتوانێت بەرامبەری خەڵک بۆسێتەوە بەرامبەری شەقام بۆستەوە لە کاتێکە ئەوانەی کە لە شەقام داخوازییان نییە دژ بە دەستوری عێراق بێت دژ بە کورد بێت دژ ئەو داخوازیانەی کەەوە ئەوان بەرزیان کردوێتەوە چی لە دادپەروەری ڕوویان ڕوون لە خۆپیشاندەران بەرامبەر کورد ینی مافەکانیە بڵێ بێگومان ئەوەی کە لە ڕابردووە متابعەمان کردووە چاودێریمان کردو بۆ خۆیان دوو ڕۆژنامە دەرەکەن خۆپیشاندەرەکانی مەیدانی تەحریر لە بەغا ڕێکێک لە ڕۆژنامەکان ئەوەیە بەناوی احتیجاج من بۆ خۆم 15 ژمارەیەکی خوێندێتەوە جەریدەیەکی تریشانەیە بەناوی تیکتیکە من دراستەیەکم کرد لەم ڕۆژانە دەرسەرێکی لەو جەریدە لەسەر 15 یەک کەلیمەم نەدی باسی کوردیان سوکایەتی بە کوردیان و مافی کورد کرابێتی بەڵام ڕاستە لەم لاولا خەڵک قسەی کردو دژ بە هەرێمی کوردستان هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان بەڵام ئەمانە هێزێکی مەدەنی لەوەی لە پشتوێ و داخوازیانی کەوا داوای بیمەی بێکاریەکەن داوای بیمەی تەندروستیەکەن داوای شەفافیەتەکەن داوای سەروەربوونی یاساکەن داوای مەدەنیەت ئەکەن داوای جیاکردنەوەی دین لە دەوڵەتەکەن ئەمانە شتی مەدەنیانە و سەردەمیانن کە ناکرێت بۆ دواوە بگەڕێنەوە کە بۆ دواوە نەگەڕێنەوە شتی شارستانیانە بێت دەکرێمانە لەگەڵ مافی نەتەوەکان دەست وەکو ئێستا لایەنە کوردیەکان ینی یەک ڕوئیان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ خۆپیشاندەران بەڵێ ینی دەبێت چۆن ینی مام لەگەڵ ئەو پێشاتی سەر و کۆماریش بکەن وەکو لایەنە کوردیەکان لە سەرتاوە ئەوەی کە لە سەرکردایەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەکیان کرد لەسەر خۆپیشاندانەکەوان پشتیوانی داخوازی خۆپیشاندەرانی عێراق پشتگیری مانەوەی عادل عەبدولمەهدیشان بڵێ پشتگیری مانەوەی عادل عەبدولمیان کرد بەڵام خۆ کێشەکە عادل عەبدولمەهدی نەبوو کێشەکە دەستور نەبوو کە داخوازیانە کرد دەستور بگۆڕێ هیچ کێشەیە لەگەڵ کێشەمان ئەوە بوو کێشەی عێراق ئەوە بوو کە دەستور جێبەجێ ناکرێت ئەگەر دەستورەکە جێبەجێ بکرێ ئەم کێشانە هیچی نابوو ئەوە بەندەکانی دەستور کاک بێستون یاستایی و دەزانێت بەشی زۆری جێبەجێ نەکراوە و
ئەوەی پێی دەڵێن بە شێوەیەک جێبەجێکراوەی لە بەرژەوەندی خۆیان بوو جێبەجیان کرد ئەوەی لە بەرژەوەندیان نەبوو وەلایەننا لەبەر ئەوە کورد لەم بارودۆخەدا ئەگەر باسی گۆڕین دەستورە کرێ بە مافەکانی بەس ئەگەر پێ دوای ینی سەرۆک کۆمار دەست لە کارکێشانەوەکەی قبول بکرێ کە پشکی سەرۆک کۆمار ینی پشکی کورد بوو دووبارە ناکۆکی نێوان لایەنە کوردیەکان دروست نابێتەوە کە پێشتر ناکۆکیێکی گەورەی لەسەر دروست بوو باوەڕکەم ئەگەر سەرۆک کۆمار دەست بەکار بکێشێتەوە و حکوومەت لە عێراقدا جارێکی تر دروست نابێتەوە شتێکی مەحاڵەوە جارێکی تر هیچ کۆدەنجێک لە عێراقەوە پەرلەمانیش ناتوانێت کۆ بێتەوە حکوومەتی تازە دروستکا و تەسویتی لەسەر بکا و دەنجی بداتێەوە عێراق بە ئاکارێکی زۆر مەترسیدار و وەکو ئەوەی ئینشاءڵڵا ئەوە ڕووناداوەکو بارودۆخی لیبیا و سووریا و یەمەن و شوێنەکانی تری لێبێ بەرەو شەڕی شار بەشار و تائیفی و ئەوانە دەچێت بەڵێ ینی پێ دوێت هەر بەردەوام دەبێت سەرۆک کۆماریش بۆ چون دوێ بێگومان لەوانەیە یعنی ئێستا سەرۆک کۆمار ئەوەی کە کردێتی ئەڵێ تەلمیحە ئاماژەیەکە بۆی کەوا ئیستیقالە بکە و دەست لە کار پێش و ئاماژەیەکی داوە گەر ئێوە ئیسرار بن و سوور بن لەسەر ئەوەی کەوا ئەم کەسایەتیانە تەقلیب کردوون تەلمیحێکی داوە ئاماژەیەکی داوە کە ئیستیقالە بکە ئەڵێ ئەگەر وا بن من یعنی ئەو زەختە قبول ناکەم من دژی بەرژەوەندی شەقام و گەلی عێراق ناوەستمەوە باشە لایەنە کوردەکان دەبێت پشتگیری لەو بکەن سەرۆک کۆمار دەست لە کار بکێشێتەوە یاخود بمێنێتەوە بۆ چونێکی بۆ نمونە یەکی گرت و یەکری سێ لەو بارەیەوە ئێستا لە ئێوارە لایەنە عێراقەکانیش من ئاماژەم چی مقتەدا سەدر بەڵام لایەنە کاردانەوەیان نەبووە کاردانەوەیەوە بەڵام بێگومان لایەنە کوردەکان لەگەڵ ئەوەدانکەوە بمبەخشن لێرە قەوسێکم بەنێ بچکۆلە لە بیرمان نەچێت لە 2005ەوە تا ئەم لەحزەیە دانیشتوین حکم لە عێراقا نظامی حکم لە عێراقا بە عیبارەتی تەوافق و محاسەسە بووە باش ئەم دووشتە نەمێنێ دیباجەی دەستور عێراق هەڵەوەشێت وەکو مامۆستا فەرمووی کە عێراق هەڵوەشە شەرقی ئەوسەد خۆی بۆ خۆی پێ بە پێش دەکابێت لەبەرەوە تەسەور مەکە ئێمە شەڕی کوێت و شەڕی حربی ئێران عێراق و ئەمانەمان هەموو بینی تەحالوف کە هاتن هەمووشمان خێمەکەی سەفوانمان لەبیرن ئەو هەموو قوواتی یەنا نە ئەمریکا شەڕ لەگەڵ ئێراناکە نە ئێران لە مەساڵحی ئەمریکایە باش تەوزیعی سەرەواتی عێراقەکەنەوە بەڵام شیعە ئێوێ هیلالی شیعی هەتا لوبنان بڕ بکات و عێراق بە جەبهەی ئەمامی خۆیە زانێ ئەگەر عێراق نەمێنێ سووریای لە کیزەچێ لوبنانی لە کیزەچێ حوسیەکانی لە یەمەن لە کیزەچێ بەحرێنی لە کیزەچێ لەبەرەوە سەر لە نوێ دابەشکردنەوەی دەسەڵات و سەرەواتی ئەم منطقەیە لەبەرەوە ترسی ئەوەت نەبێ کورد هیچ زەرمەر نابێ هیچیش نابێ و سەرۆک کۆماریش استیقالە ناکە هەروەکو خۆی مێت و عادل عەبدولمادی ژەگەڕێتەوە دڵنیا بەلەوە چونکە ئەوە سا خۆیان گەیشتونەتەوە قەناعەت بەڵام شتێکت بە کورتی ما بکاتمان نەما سپاس بێگومان شەقامی عێراقی وەکو مەرجعیەت و نوێنەری مەرجعیەتی ئەڵێ ئێستا مەرجعیەتی خەڵکی عێراق شعبی عێراقە یعنی تەنانەت نەجەفیش وازی لەوەی نێناوە مەرجعیەتی شعبی عێراق و گۆڕەپانەکانی عێراق ئایندەی عێراق دیاری دەکەن سپاستان دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان بورهان شێخ ڕەوف نووسەر و چاودێری سیاسی بێستون محەممەد ساڵح پارێزەری ڕاوێژکات زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ میرێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ